ئەم سیستەمە نوێیە کێشە و گیر و گرفتەکانی کە لە سیستەمی کۆنا هەبوو چارەسەر بووە لێرە بۆ نمونە لە سیستەمی کۆن جاری وها بوو دەفتەری پاسپۆرت نەبوو لە بەغدادەوە تەبع ناکراو نات یا خەتی ئینتەرنێت ناما یا کێشەی سەرەگرتن هەبوو مەسەڵەن هەفتەیەکە مانگێکی کەوەرەوە ئەوانە هەمووی لەم سیستەمە نوێیە چارەسەر بووە لە بەرەوەی دەفتەری بەردەوام هەیە خەتی ئینتەرنێتەکەی جیاوازە هەروەها سەرەگرتنی تیانە تۆ لە ماڵەوە بە پێی مۆبایل لە ڕێی مۆبایلەکەی خۆتەوە لە ڕێی QRێکەوە ماویدەکەی خۆتە لەبژێری ساعتەکە لەبژێری چ ڕۆژێکت مەبەست بوو ئەو کاتە دەی بۆ دایرەکە لێرە هەمان ڕۆژەوی بخاوەنی پاسپۆرت یعنی کاتی تێرە نەچێت دەرەوە هەمان ڕۆژەوی بخاوەنی پاسپۆرت لە قایەکە معاملەکە بۆ کرێت لە قای دووەم پاسپۆرتەکە وەرەگریتەوە و ئاسانکاریی زۆر باشی تایە بۆ هاوڵاتیان بۆ سەر ڕای ئەوەش سێ ڕۆژ پێش ئێستا 22 مانگ 2 ڕۆژ پێش ئێستا بڕیارێکی نوێ دەرچوو لە بەغدادەوە هەر هاوڵاتیەک کاتی زانێری هەر شوێنێک بێت ئەتوانێت لە هەر دایرەیەکی پاسپۆرت لە سەرانسەری عێراق وەرێمی کوردستان خۆی ئارەزووی لێیە بوێ خاوەنی پاسپۆرت.